ئامادەبوانی بەڕێز ئەندامانی ڕێکخراوی داکۆک چالاگوانانی ئازاد محکومکردنی سەرانی پارتی و ڕسواکردنی خیانەتکارانی سیویەکی ئاب ئەرکی سەرشانی هەموو کوردێکە. سیویەکی ئاب ڕوڕەشی ڕاستەقینەی سەرانی پارتی و بنەماڵەی بارزانی پیشانداین ڕوون بۆ ئەوان دژی کوربوون و حەزیان بە هاوپەیمانی دوژمنی سەرسەختی کورد دەکرد، ئەو دوژمنەی کە ڕۆژانە خوێنی گەنجەکانمانی بە ناحەق دەڕژ لە ناو عێراقدا. دەستیان خستە ناو دەستی حیزبی بەعس و سەدامی گۆڕبەگۆڕ بە سواری دەواوەکانی ئەوان زۆربەی ناوچەکانی هەرێمیان داگیر کرد. ئەوەی سەیرە کۆیلە و ماساوچیەکانیان شانازی بەو خیانەتەوە دەکەن، چونکە خاک فرۆشتن لە ناخی ئەواندایە. ئەوان ئێستاش هاوپەیمان لەگەڵ دوژمنانی کورد و کوردانی باکوور پلان دادەندرێت بۆ کوردە شۆڕژگێڕەکانی باکوور. بەداخەوە دوو پەپولە ئاسا، دوو ڕۆژنامە نووسی دەستگای چەتر، هێرە و گوڵستان بوونە قوربانی ئەم خیانەتکارانەی سەرانی پارتی. هەڵبەتە زۆنی سەوز و سەرانی یەکێتیش بێتاوان نین لەو قەتڵ و عامەی لەژێر سایەی ئەمنی ئەواندا دەکرێت. بە ڕۆژی ڕووناک درۆنەکانی تورکیا بۆمبارانی ناوچەکانی هەرامی کوردستان دەکەن، بێ ئەوەی هەڵوێستێک لە دەسەڵاتدارانی هەرێمەوە یان تەنانەت حکومەتی ناوەندی عێراقیش بنێدرێت. وەک ڕێکخراوی داکۆک و دەستەی بەڕێوەبەران و ئەندامان سەری ڕێزدا ئەنەوێنین بۆ هەردوو شەهیدی نەمر گوڵستان و هێرۆ. ئاواتە خوازین ئەو کەیسەش وەک کەیسی ئەو ڕۆژنامە نووسانەی لێنێت کە بە ئاشکرا تاوان بار ڕوون و ئاشکرایە و هیچ دەسەڵاتێک ناتوانێت سزایان بدات. ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی هەینی 2024 بەریتانیا گلاسگۆ. Today, as activists and members of DACOC, we gather here to condemn the regrettable decision made by the Patriotic Democratic Kurdistan (PDK) on August 31st, 1996, to invite Saddam Hussein, an brutal dictator, to invade Erbil, the capital of Kurdistan. This act of betrayal led to the widespread devastation and suffering for the Kurdish people. The atrocities committed by Saddam Hussein's force during this invasion will forever be remembered as a dark chapter in the history of Patriotic Democratic Kurdistan. As we reflect on this tragic event, we must honor the sacrifice made by our people in their ongoing struggle for freedom and independence. The betrayal by the PDK serves as a stark reminder for the dangers and betrayal, the importance of standing united against tyranny and oppression. Thanks. ڕۆژێکی تری ڕەش سبەینێ ئەو ڕۆژە شومەیە لە مێژووی کووردا وێنەی کەما، چونکە هێزێک هانای بۆ نەیاری سەرسەختی کورد برد بۆ ئەوەی هاوکاری بکات لە ڕاوەدوونانی هاوزمانەکەی خۆی و هێزەکەش پارتی بوو. ئێستاش پارتیەکان شانازی بۆ ڕۆژە شومەوە ئەکەن کە ئەوی سیویەکی ئاب بوو. ئەو ڕۆژە حەقە ناو بنرێت ڕۆژی نووسینەوەی خۆچەماندون بۆ ڕژێمی پێشوو، ڕۆژی ئاوارەیی و دەردەسەری بۆ کورد، ڕۆژی کۆتایی هێنان بە قۆناغی خەباتی ڕەوا و شەرحیەتدان بە داگیرکاری، ڕۆژی پشکردنە هەڵەبجە و ئەنفال و ڕۆژی فەرامۆشکردنی 4000 گوندی خاپور کراو، ڕۆژی پێشکەشکردنی ئێسک و پرووسکی ئەنفال کراوان بە ڕژێمی پێشوو. سیویەکی ئاب جگەلەوەی پارتی دووبارە دەسەڵاتی ڕژێمی پێشووی هێنایەوە سەر خاکی کوردان و تەنەزولی بۆ کرد. هەروەها لەگەلی ڕێکەوتوو بە بێدەنگیش ببن لەسەر کۆی گشتی ئەو کارانەی کە ڕژێمی پێشوو بەرامبەر کورد کردی، بەڵێنیشی پێدا هەموو مەلەفەکان ون بکە بۆیە تا ساڵی 2003 ئەو بنەماڵەیە بە یەک دێ باسی ئەو هەموو نەهامەتیەی نەکرد. لەو ڕۆژە شومەدا تەنانەت پشتیان کردە خێڵ و حیزب و بنەماڵە، چونکە ڕۆژی حەشری کوردایەتی و قیامەتی پێشمەرگایەتی بوو، ڕۆژی خەساندنی چەکی شەڕەف و ڕۆژی هەڕاجکردنی قیەم و بەهاکان بوو. هەرچەندە لە مێژوویاندا هەمیشە کاری لەو شێوەیە لە پێشینەی کارەکانیان بوو تا ئەمڕۆژ بەردەوامن. خیانەتی سیوێکی ئاو. مایکل ڕۆبن ڕۆژنامەنووسی ئەمریکی ئەڵێت هەر کەسێک لایەنێک لایەنگری کورد نەبێت ئەوە دۆستی پارتیە. بیلالیک کلینتۆن ئەڵێت بارزانی گەلەکەی لە خۆی لە سیوێکی ئاب ئەگەر بیکردا پێش ئەوەی گەلەکەی لە ناوبەرێت پاسەوانەکانیان لە ناویان دەبێت.
بەڵام ئێستا دوای زیاتر لە 27 ساڵ بەسەر ئەو کارە ساتە ڕەشەدا لە بری داوای لێبوردنکردن کەچی شانازی پێوە دەکەن. ئێستاش بەردەوامن لەسەر ڕێچکە و بەڵام بە فۆرمێکی تری جیاوازتر. دوای 27 ساڵ تێپەڕین بەبێ ئەوەی خیانەتی کردی. ئێستا حکوومەتی مڵتڵەقی کوردی هەرێمی کوردستانە. هەڵبەتە ژیان و مردن ڕاستیەکی ئەم ژیانەیە، هەموو گیان لە بەران و ئەزمموی ئەو ڕاستیە دەکەن، بەڵام ئێمەی کورد مردنێکی سروشتی نامرین، ئێمە دەکوژێن و تیرۆر دەکرین. مرۆڤانێک کە ژیانێکی ئاسایی دەژین بە مردنێکی ئاسایی گیان لە دەست دەدەن، بەڵام لە کوردستاندا لەبەر ئەوەی مافی ژیانێکی ئاسایی بوونی نییە بۆیە مردنیش نائاساییە. هەموو کاتێک بە پلانگێڕی تەڵە و خیانەت و تیرۆر دەکەین و وێڕای ئەو مردنەی بەهۆی تووڕەیی و ئازاری لەشکرکێشی سەر وڵات و شارەکانمان ڕوبەڕوومان دەبێتەوە، بە فیشەک و بۆردومانی فڕۆکە و ئەشکەنجە دەکوژرێن. منداڵێک دەچێتە دەرەوەی ماڵەکەی خۆی بە فیشەکی دوژمن دەکوژێت و تەرمەکەی دەکەوێتە ئامێزی دایکەوە. شوانێک پێدەنێتە سەرمینێک و جەستەی پارچە پارچە دەبێت. خێزانێک لەسەر خوانی سفرەیەک لە کاتی خواردندا بۆمبێکیان بەردەکەوێت و نازانن لە کێوە داباریوە. کاتێک ڕۆژنامەوانێک بە جۆشەوە دەچێتە سەر کارەکەی لە ئۆتۆمبیلەکەیدا هەموو جەستەی دەبێتە خۆڵەمێش و هاوڕەکانی جەستەی کۆ دەکەنەوە. هاوشێوەی شەید گوڵستان، شەیدی ڕۆژنامەنووس گوڵستان و خات و هێرۆ، چەندین ڕۆژنامەوان و شۆڕژگەر بەم شێوەیە تیرۆر کران. یانی لە کوردستاندا پێش هەموو هۆکارێک بەهۆی کوردبوونمانەوە دەکوژرین. لە تیرۆرکردنی ئەم دوو چالاکەوانەوەدا جارێکی دیکە ئەم ڕاستیە دەردەکەوێت. پێویستە هەموو کەسێک ئەم ڕاستیە باش بزانێت. بابەتەکە بابەتی پارت و لایەنێک نییە. هەموو ئەو کەسانە واتێ دەگەن ئەوە خۆیان فریو دەدەن، هەر خۆی هێزە خاینەکان و هاوکارەکانیان ئەمەیان دەوێت. ئەرێ دوژمن هەموو کاتێک پەکەکە و وەک پاسا و پیشان دەدات و بەڵام ئامانجی سەرەکی دوژمن ئەوەیە ناوێت هیچ کوردێک بە شێوەیەکی ئازاد بژیت. دوژمن بۆ ئەوەی پەکەکە لە ناو بەرێت دەیەوێت کوردانی خاین بۆ پلانەکانی خۆی بەکاربێنێت. بەڵام ئەگەر پەکەکەش بە کۆتایی بێت ئەوە هیچ کاتێک دوژمن مافێکی ئازادی و ژیانێکی ئازاد نادات بە هیچ کورد و پارتێک بوونی. هەندێک کەس کە هێشتا لەم ڕاستیە تێناگەن لە دڵەوە نیگەرانم دەکات. بۆ ئەوەی هێرۆ و گوڵستانەکانی ئەم وڵاتە تیرۆر نەکرێن، بۆ ئەوەی وڵاتمان بێ گوڵستان و هێرۆ نەبێت، پێویستە هەموو گەلی کورد و ڕۆژنامەوان و شۆڕژگەران و ژنان و هەموو مرۆڤێکی ئازادی خواست بەرەنگاری فاشسمی دەوڵەتی تورک ببنەوە، ینی بۆ ئەوەی هێرۆ و گوڵستانەکان تیرۆر نەکرێن. نەک بە تەنها کوردان، پێویستە هەموو کەسێکی بە ویژدان و ئازادی خواز و هەموو ڕۆژنامەوانی گیان بەرەنگاری ببنەوە، دەنگیان بەرز بکەنەوە و پێکەوە دنیای خۆیان بگۆڕن بۆ گوڵشەنێک بۆ گوڵستانێک. من داکۆکم بۆ داکۆکی ئێوە، دژیستم گڕی تووڕەم بەڕێوە، ناگۆڕێ جاش هەر جاشە، پارتی 100 ساڵ لە پاشە، حیزبی خیانەت و درۆ بەسەر چوو سەردەمی تۆ، وەک سەددام و ئۆردوگان کورد کوژن ماڵە بارزان، کێ تیرۆریستە لای تۆ مەسرور و کابینەی نۆ. ڕێکخراوی چێتر سڵاو و ڕێز بۆ بەڕێزان و ماندوونە ناسانی ئەندامانی داکۆک بابەت شەهیدبوونی گوڵی هێرۆ. بەڕێزان وەکو ئاگادارن لە بەرواری 23 هەشتی 2024 ڕۆژی هەینی کاتژمێر دەی پاشنیوەڕۆ تیمێکی دەستگای میدیایی چەتر بە مەبەستی کاری پێشەرکاری لە سلێمانی بە ناوچەی هەورامان ڕێدەکەن و کە پێک هاتوون لە 7 ئەندامی دەستگای میدیای چەتر کە لە دوو ئۆتۆمبیلدا کە جێگەکەی لەسەر جادەی سەیسایە قەڵەبجە لە نزیک گوندی تەپەڕەش یەکێک لە ئۆتۆمبیلەکانیان لە ڕێگەی درۆنەوە دەکرێتە ئامانج. ڕۆژنامەنووسی ڕاگەیەندکاری دەستگای تێدا بوون و کە بەداخەوە هەردوو هاوکارمان گوڵستان تارا و هێرۆ بەهادین بەدەست بەجێ گیانیان لە دەستدا. دیارە ئۆتۆمبیلی دووەم لە پێشەوەی ڕێدەکرد و درۆنەکان سارۆخێک لە ئاراستەی دەدەن کە 4 کارمەندی دەستگای تێدا بوو. خۆبەخشانە ئامانجەکەیان پێکەوت تەنیا زیانێکی مادی بە ئۆتۆمبیلەکە دەکەوێت و هەر 4 کارمەندەکە سەلامەت دەبن. زۆر بەداخەوە دەستگا بە ناودژە تیرۆر و ڕژێمەکەی پارتی و بارزانی و لە کاتێکدا کورد تێیدا پێش ڕایدەگەیانێت کە چەند خولەکێک دوای تاوانەکە ڕایدەگەێنن چاواشەکاری بۆ ڕای گشتی بڵاو دەکات و شارێکی عەبدوڵڵا تەشێرتان پێشکەش دەکەم. دەپێم بڵێ جگەر گۆژەم چیت بۆ بکەم تا نەهێڵم کەوای سوورت ئەرخەوانی و بنکراسی مێژوت ڕەش بێ
چیت بۆ بکەم تا نەهێڵم هەر ڕۆژێکی ساڵەکانت سیویەکی ئابوو هەر ساڵێکی سەدەکانت 66 بێ من دەڵێم سەرداری ئێمە چەتە و مافیا و گەل فرۆشن دەڵێ نانا ئەوان ماندوون بۆ نانی گەل تێدەگۆشن من دەڵێم لە بری شەراب ئەوان خوێنی گەل دەنۆشن لێم پەس دەبن کۆی لەو دەربار ئەوانەی دایمە لە کۆشن دەتێ بگەن هەتا ئێوە مەڕن کەڕن کەل لە بۆشن ئەوان چاتر دەستیان ڕادێ چاتر ئەو گەلە دەدۆشن دە پێم بڵێ جگەر گۆشم چیت بۆ بکەم تا نەهێڵم کەوای سوورت ئەرخەوانی و بن کراسی مێژوود ڕەش بێ چیت بۆ بکەم تا نەهێڵم هەر ڕۆژێک ساڵەکانت سیویەکی ئابوو هەر ساڵانێک سەدەکانت 66 بێ نووسینی عەبدوڵڵا پەشێو زۆر سپاس بەخێر بن ئەو میوانەمان هەیە کە خەڵکی ئیرلەندایە و بەشداری کردووە لە خۆپشاندانەکەمان دەیەوێت چەند لەدوانێکی هەبێت لەبارەی ئازادی و ڕادەربڕین ئێستا مایکەکەی دەدەمە دەست و باو فەرمێت. Thank you. My name's Henry. I come from Ireland, Belfast, and we know what the British government have done to our journalists over the years, which has never ever been publicised in enough detail. I think the Kurdistan people have suffered enough under the Turkish regime, and I stand by, and we stand by as a nation with you people in Kurdistan. Thank you so much. Okay. Thank you so much. من داکۆکم لە داکۆشی لە ئێوە من داکۆکم لە داکۆکێکی ئێوە دژی ستەم گڕی تووڕەم بەڕێوە دژی ستەم گڕی تووڕەم بەڕێوە ناگۆڕێ جاش هەرجاشە پارتی 100 ساڵ لە پاشە ناگۆڕێ جاش هەرجاشە پارتی 100 ساڵ لە پاشە حیزبی خیانەت و درۆ بەسەر چوو سەردەمی تۆ حیزبی خیانەت و درۆ بەسەر چوو سەردەمی تۆ وەک سەددام و ئۆردوگان کوردکوژن ماڵی بارزان وەک سەددام و ئۆردوگان کوردکوژن ماڵە بارزان کێ تیرۆریستە لای تۆ مەسرور و کابینەینۆ کێ تیرۆریستە لای تۆ مەسرور و کابینەینۆ چێ تیرۆریستە لای تۆ مەسرور و کابینەینۆ کێ تیرۆریستە لای تۆ مەسرور و کابینەینۆ